لەم شەوە ئینسان چی بکرێت زۆر باش قورئان خوێندن چونکە شەوی دابەزینی قورئانە نایزانی بیخوێنیتەوە گوێی بۆ بگرە لەگەڵێکێکە مدارەسەی بکە خۆت فێرکە یەک سوورەتیش فێربی یەک سوورەت خێری ختمی قورئان دەکات بۆ معلوماتت یەک سوورەتی ئیخلاص 3 جار بیخوێنە خێری ختمی قورئانی هەیە پێغەمبەری خوا بە سلوسی قورئانە سوورەتی فاتحە گەورەترین سوورەتە بەس فاتحە زانی بەس فاتحە بخوێنە هەوڵە تەسبیحی فاتحە بخوێنە 100 فاتحە 200 فاتحە بخوێنە چەندێک قورئانت لەبەر ئەوەندە بخوێنە هەوڵدە گوێی بۆ بگرە ئینجا خۆشەویستان تەفسیرەکەی بخوێنەرەوە ماناکەی بخوێنەرەوە لێکی دەرەوە ذکر زۆر بکە زۆر یادی خوا بکە باقیات الصالحات سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم صلوات لەسەر پێغەمبەر زۆر لێ بدەن صلوات ذکری لا إله إلا الله استغفار کە پێغەمبەری خوا دوو خەسڵەی خێرین لە مانگی ڕەمەزانە زۆر ئەنجامیدەن بۆیە عولەما و زانایانی ئێمە خەڵکیان وا فێر کردووە لە مانگی ڕەمەزانە ختمی لا إله إلا الله دانا فەرمانە هەر کەسێک بتوانێ 7,000 جار بڵێ لا إله إلا الله ئینجا ئەمە خێری ختمی قورئانێکە وەکو مەسەلەی چۆن تەمەن ئەو 7,000 لێکیان داوەتەوە لەگەڵ وشەکانی قورئانە بە تایبەت ئەوانەی کەوا عەوام الناسن ناتوانن قورئان بخوێن نازانن با ختمی لا إله بکەن با ختمی استیغفار بکەن با ختمی سڵاوات بکەن بەڕاستی ئەمەش خێر و بەرەکاتێکی زۆر زۆر گەورەی تایە ئەتوانی ئەم خێری قورئانە ئەم خێر و سەوابی لا إله إلا الله سڵاواتە باوکو دایکت مردووانت بەشدارکەی بۆ معلوماتت ئەوان چاوەڕێی دوعای تۆن ئەوان حەق و مافیان بەسەر تۆوە هەیە چاوەڕن تۆ دوعای خەیران بکەی خوا قەبرەکان پڕ لە نورکە خوای گەورە مەسەلەی دڵیان خۆشکە کاتێک کە تۆ لە مزگەوتەکانە خەریکی تەمجید و تەحمیدی پەروەردگاری خەریکی یادی خوای خەریکی قورئانی بۆ معلوماتان حەدیثی صحیحە پێغەمبەری خوا خوا ئەو باوکو دایکە ئاگادارەکە لە ناو قەبرەکە دوعای خێر و بەکەڵن یا ڕەبی ڕۆڵە موفق بی وا دڵی ئێمە و خۆش کرد ئا لێرەیشە بەرەکات و ڕەحەماتی تۆ پلە و پای ئێمە بەرزەکاتەوە